دوێنێ نەبوو بخۆی پاروێک نانێ بەدەیری بە ئەندامی پەرلەمانێ ئەسیەوە تا کەس نایەتەوە جۆب لەسەر ئێمە ئەڕمانکەن ناڕازی لەسەر کردەوەکانتان لن نسكت لن نسكت لن نسكت لن نسكت لن نسكت لن نسكت إما العدالة وإما الاستقالة إما العدالة وإما الاستقالة كاتي برلماني عراق برز دستي دسپاکی عراق برز نوێنەری UN لە عێراق بەڕێزانی ڕێکخراوەنی مافی مرۆڤ دامەرزاندنەکانی میلاکی پەروەردەی کەرکووک بە شێوازێکی تاک لایەنە و نادەت پەروێ لەلایەنی بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک و وەزیری پەروەردەی عێراق لا بەرژەوەندی خۆیان یەکلایەن کردوتەوە بەبێ گەڕانەوە بۆ ڕیزگرتن لە فڕێنەتەوە و پێکەوە ژیانی نەتەوەکانی کەرکووک بێ ئەوەی هاوسەنگی نەتەوەکانی کەرکووک بپارێزن پۆستەکانیان لە پێناو بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان بەکارهێناوە ئەمەش خۆی لە خۆیدا دەبێتە مای پێشووی لە نێوان نەتەوەکانی کەرکووک 2000 بەدەستی فیتنە و ئاژاوگێڕی لە قەڵەم دەدرێ بس دقيقة جو صور ئەو برایاڵێ ئامادە نەبوو بەڕێزانم ئێمە ئەمڕۆ وەکو ئەنجومەنی باڵای دەرچووە دانەمەزراوەکانی کورد لە کەرکووک کە نوێنەرایەتی هەزاران دەرچووی مافخوراوی نەتەوەکەمانەکەین هاتین وە بەردەم بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک بەڕاستی داستانێک لە سەروەری و قارەمانێتی و بوێری و دلێری و نەبەردی تۆمار کرا هەر ئەمەش تاوەڕوان ئەکرێ لە تاکی نەتەوەی کوردی ئێمە کە هەمیشە بە درێژایی مێژوو هەرگیز ڕێگەی نەداوە مافی بخورێ سنووری پێشێل بکرێت ئێمە وەکو ئەنجومەنی باڵا پاش ئەوەی کە چوینە ناو بەڕێبەرایەتی گشتیەوە بەڕێوەبەرمان هێنایە سەر خەت بۆ لای خۆمان 5 کەسمان دانیشتی لەگەڵیە سەرجەم داخوازیەکانی نەتەوەکەمان بەرز کردەوە بووی بە کتابی فەرمی بە تەوقیعی خۆی هەر ئێستا نێردرا بە وەزارەت داخوازیەکانیشمان بە زیادەوە نووسیوە یەکەم ئیلغای سەرجەم ئەو لیستانەی بۆ دامەزراندنی کەرکووک ڕاگەیەدراوە بۆ لەبەر ئەوەی پێمان وایە وەکو پێکاتی کەرکووک ئەم لیستە ڕاگەیەدراوانەی دامەزراندنی پەروەردەی کەرکووک گزارشت لە پێک هاتە ڕاستەقینەکان و ڕێژەی پێکاتەکانی کەرکووک ناکە دوو دابەشکردنی پلە وەزیفەکان بە پێی ڕێژەی هەڵبژاردن دوای استحقاقاتی انتخابی یاخود ژمارەی قوتابخانە و قوتابیان کە لەو وەختەش لەو کاتەشدا نەتەوەی کورد پشکشێری بەرەکەوێت سێەم سەرجەم پلە وەزیفەکان بە پێی ناوەندی شار بێ مرکزی شار نەک قەزا و ناحیەکان حەویجە زۆرترین پلە وەزیفی بردووە ئەوەشمان ڕەت کردەوە چوارەم کەسوکاری سەربەرزی شەهیدە قارەمانەکانمان و پێشمەرگەمان تەثبیت کردووە لەم قایمەیە کە پێشتر ناوی نەبوو وەکو خاڵێک داماننا زیندانی سیاسی کورد کەسوکاری پێشمەرگەکانمان ئەبێ پشکی شێران بەرکەوێت کە لایەنە کوردیەکان پێیان نەکرا پێنجەم ئەبێ هەموو لیژنەیەکی فەرعی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە نوێنەری ڕاستەقینەی گەلی تیابێت شەشەم ئەبێ هەموو لیژنەکان لە ناو پەروەردە ئەندامانی بەشی خوێندنی کوردی تێدا بێت کە خۆمان دیاریەکەین کە ئێمە گزارش لە دەنگی شەقامی کوردی کەرکووکەکەین کۆتا خاڵ
ئەوەیە بەڵێنمان وەرگرت لە بەڕێوەبەری گشتی پەروەردە و سان عەبد لە ئەگەری ئەوەی کە بەڵگەی ڕوونمان داپی فەسادی و گەندەڵی هەیە دەبێ دەست لە کار بکشێتەوە ئەبێ ئەو کەسانی دەستیانێ لەم کەیسە لە گەندەڵیە بە سزای تون بگەێنرێن بە سزای یاسایی بگەێنرێن